سڵاتان لەبێ گەڕانی ئەم جارەمان تایبەتە بە گوندێک کە گوندی ئاقوبانی خوارووە لێرە کەسێک هەیە کە ئارەزووی بەخێوکردنی ئەسپە. اینجا من ئەمڕۆ ئەمەوێت سەردانی ئەوە ڕێزە بکەم بۆ ئەوەی گفتوگۆی لەگەڵا بکەم کە ئارەزووی بەخێوکردنی ئەسپ و چەند ئەسپێکی زۆر گرانبەها بەخێو دەکات هەمووشی ئەسپی عەرەبین. هیچ ئەسپێکی تری لێلانێ جگە لە ئەسپی عەرەبی. اینجا ئەمەوێت سەردانی بکەم هەنێ زانیاریمان پێبات لەسەر بەخێوکردنی ئەسپ جۆری ئەم ئەسپانە. اینجا ئێوەش لەگەڵمانە بن بۆ ئەوەی هەم بچینە لای کاک عەلی قسەی لەگەڵا بکەین و زانیاری لەسەرەوە ئەسپانەوە بگرین. ئەمە تایبەتی ئەم ئەسپا جیاوازەکەی چێ لەگەڵانی خینەکەی تایبەتە. خوێنەکەی دایک و باوکی زۆر معروفن لە هەموو کوردستان کە گوتت نازلی دار بەردەیناسی معروفە. یعنی ناوبانگێکی جوانی ناوبانگی هەیە. هەرچی فیستیڤالی کوردی بەوە ئەکەم. سلۆبەری دووبارەدارم دەیندا ئەمن ڕاست برام نەبوون یعنی برام کچکە بوون. لەمارە هەرە من گەورە بووم یعنی خوشی لە خۆم گەورەترە بوو بەس ئەمن چ پیام چ پیان دەبەر کردو. دەگەر بام یعنی دەهاتۆ چوم سیلاعم بمریوە ئەکردی. ناوی ئەو شەخصە بەس لە سەرمیگا دروستەکە زۆر تایبەتە هیچی لێ نایە بەس هەیە تەقلیدی هەیە لەوە. تەقلیدی لەوە هێستا ئەوە بەتەنیا بخۆی قیمەتەکەی $500. بەتەنیا خۆی $500 یعنی نرخەکانیش هەنگراوە. چۆن هەشە لەمە هەیە بە $200,000. گەڕان شەممە کاتژمێرنەوە